دیارە ئێمە وەکو لیژنەی هەڵبژاردننی هەردوو پارێزگای هەولێر و دهۆک ئەمڕۆ هەڵساین بە سەردانیکردنی مەڵبەندی دهۆک، کۆبنەوەیەکی تایبەت لەگەڵ بەشێک لە کادیرانی باڵای سنووری مەڵبەند. ئامانجی لێی بەسەرکردنەوەی ئەم دەڤەرە بوو و لە نێزیکەوە ڕاو سەرنج و بۆچوونی کادیرانی باڵا وەربگرین. سوپاس بۆخوا ئەوەی کە بەدی کرا پلانێکی تۆکمە و گەرموگوڕیەکی چاک متمانە بەخۆبوون بە بەرنامەیەکی چاک ئامادە کراوە بۆ هەڵبژاردن و سوپاس بۆخوا کە کاندیدە بەڕێزەکانیشمان کە با بڵێن سێ کاندیدی بەربژێری بەڕێز لێرە کاندیدن، کەسانی دیار و بەرچاو وەرجەستن لە کۆمەلگا و لە ناو خەڵک لە ڕابردوو دەور و کاریگەریان هەبوو و کەسانی ناسراون. ئومێد دەکەین کە لە هەڵبژاردننی داهاتوو ئەنجامێکی باش بەدەست بهێنین ئینشاءالله.